ئەم راپۆرتە سەبارەت بە دەشنێ مراد بوو. دەشنێ مراد کچێکی جوانی شۆخ و شەنگ لە ستودیۆیە لەگەڵ ئێمە ئەنیمەیشنەکە هەندێکش لە خۆت ئەچێت. باشە، بۆچی ئەم جارە ئەنیمەیشنت هەڵبژاردووە؟ زۆر سپاس. گۆرانێکە بۆ من زۆر تایبەتە، بە تایبەتی کلیپەکە چونکە توانیم لە ڕێگەی ئەنیمەیشن هەندێک لە چیرۆک و بەسەرهاتەکانی خۆم بتوانم بگێڕمەوە بۆ خەڵک و بە تایبەتی ینی من چەند هەست بکەم شانازیەکەم کە کوردم، بەڵام 10 ساڵی ئاخیر بۆ من ئاسان نەبوو ئیشکردن و هەمیشە هەستم بە نەقسێکە کرد و چەند ساڵی ڕابردوو بۆم دەرکەوت کە نەک تەنها چیرۆکی خۆم بەڵکو چیرۆکی کوردستانیش لە ڕێگەی ئیشی هوەری و مرۆڤایەتی لە ئەوروپا و بە دنیا بگەێنم و ئێستا چەند پلانێکی جوانمان هەیە. ئەمەیەکێکە لە دەستپێکەکان کە حەزم کرد لە ڕێگەی ئەنیمەیشن ئەو بەشە چیرۆکە بە تایبەتی لە ژیانی خۆم بۆ خەڵکانی بگەێنمەوە. لە شەڕی داعشدا چیت گوتووە بۆ هێزی پێشمەرگە؟ مانگی 2016 لە جەریدەیەکی هۆڵندی و ڕادیۆ هۆڵندی داوام کردیانی هاوکاری بۆ کوردستان بگەێنرێ، بە تایبەتی کە ئەگەر بیانەوە داعش لە ناو بچێت پێویستە هێزی هێز گراوند تروپس بۆ کوردستان بێت. ئەو بوو بە هۆکارەوەی کە بەشدارم کرد لە فۆرومێک لە هۆڵندا لەگەڵ هەموو بەرپرسی حزبەکان وەک کچە کوردێک مانگینۆ بوو سەبارەت بە قەیرانی ڕەفیجی کرایسس. باشە، پرۆژەی خێرخوازیت هەیە، ئەوانە بۆ کێ دەکەی، کێ یارمەتی دەدات؟ پرۆژەی خێرخوازی ئێمە پار کتێبخانەیەکمان کردەوە لە یەکێک لە کەمپەکان لە بەحرکە بۆ ئاوەرەکانی مووسڵ بوو. ئەم جارە لە کەمپی کەوەرگۆسک ئەیکەین، کەلوپەلەکان لە هۆڵنداوە هاتووە لەلایەن مناڵانی هۆڵندا. پەیامەکەمان ئەوەیە کە مناڵ یارمەتی مناڵ بە گەورەکان ئەڵێن لە دنیا هەی بەسە شەڕ مەکەن، وەرن ناوچەکە ڕزگار بکەن. هیوادارم ئەوەیەکێک لە پەیامەکان بی. دووەم پەیام ئەوەیە کە لە ڕێگەی ریسایکلینگ کە کەلوپەل و کتێب و یاری خۆت فڕمەیە مناڵی تر پێویستی پێبێ و ئینشەڵا دەچین سەردانی مەکتەبێک دەکەین لە کەرکووک بۆ هاوکاری کرد. زۆر باش. دوجار دەمەوێت بزانم بۆچی 3 ساڵە زۆر باش دیار نیت؟ هەموو شتێک چیرۆکی خۆی هەیە، بەڵام لە ڕووی خێرخوازیەوە من کەم و کوڕیم نەبوو. یەکەمیان کە کردمان هاوینی 2014 دوو لۆری بەس کەلوپەل لەگەڵ ماڵی یەزدی کار لە ئەڵمانیا ناردەوە بۆ کوردستان و زۆر کاری ترمان کرد و ئینشەڵا لە داهاتوو. دنیایەک سپاس بۆ تۆ بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون. زۆر سپاس، مەمنون.